پێشبینیەکەی چی لە ناو جانتاکەیە بێت ئەوەن جانتاکە خۆی نییە ها شتیکەی تایە زانی نەتکردوێتەوە جارێ ئەی پێکەوە بیکەینەوە سەیرێکی بکەین دەی باشە فەرموو بەڕێزانم کاتتان باش لە قەزای چۆمچۆماڵین لە ماوەی ڕابردوو ئێمەوەکو دەستگای میدیایی ڤار کۆمەڵێک جامتا و پێداویستیمان بۆ ئەو قوتابخانانە هێنا کە بەهۆی ئەو لافا و بارانبارینەوە زیانیان بەرکەوتووە ئەمڕۆ پرۆسەی دابەشکردنی ئەو جامتا و قەرتاسیانە لە قەزای چۆمچۆماڵ لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ و سەرەتای داوامکردنی خوێندنگەکانی ئەم قەزایە دەستکراوە بە دابەشکردنی ئەو جامتا و پێداویستیانەی ئێمە لە دەستگای میدیایی ڤار دابینمان کرد دەچمە لای بەڕێز مامۆستا قاسم مامۆستا بەیانتان باش و ساو بۆ جەنابتان چۆن بیرتان لەوە کردەوە کە یەکەم قوتابخانە ئەم قوتابخانەیە بێ کە ئێوە جامتا و پێداویستیەکان لێدا زۆر سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕاستی ئەم قوتابخانەیەمان لەبەرەوە هەڵبژار لەبەرەوەی 112 قوتابی لەم قوتابخانەیە زەرمەند بوونە لە زۆربەی قوتابخانەکانی ناو چەمچەماڵ و شۆڕش و تەچیە ئەم قوتابخانەی لە هەمووی زەرمەند زیاتر بووە لەبەرەوەی ماڵەکانی کە ئەلافاوی تێچووە زۆربەیان مناڵەکانیان لەم مەکتەبەیە سوپاسی دەستگای میدیایی ڤارەکەین بەڕاستی هاوکارمان بۆ دابینکردنی ئەم قورتاسیە بۆ ئەم قوتابیانە بەڕاستی دڵیانی خۆش کردووە مامۆستا ئەو قوتابیانەی کە هەڵتان بژاردون لە ڕووی دارایەوە ینی زروفی ئەوانە چۆنە بەڵێ 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 ئەو قوتابیانەمان هەڵبژاردەوە کە زەرمەند بوونە کە کەم دەرامەتن توانایە نییە کە جانتا و قورتاسی ئەم شانە بکڕن بەڵێ هیوادارم شتێکی بچوو بوو بێ و جێی خۆی گرتە بێت دەستان خۆش بێ بەڕاستی شتێکی زۆر چاکتان کردو شتێکی گەورەتان کردو بەڕاستی ئەم شتێ ئێوە کردوتانە دابینکردی ئەم قوتاسیە شتێکی زۆر گەورەی بەڕاستی سوپاسیانەکەین دووبارە سوپاسانەکەین وەڵایی دەمەوێت بچمە لای مناڵەکان وڵی گیان چۆنی تۆ جامتا وەرگرم ئافرین جوانە جامتاکە و بەدڵی خۆدا اینجا ناوەکەی شتی زۆر جوانی تایە قەڵەمی تایە لاسیکی تایە تۆ نەتکردوێتەوە جارێ دە باشە دوایی بەیەکەوە سەیریەکەین باش قوربانی بم بڵە گیان چۆنی باشی تۆ ناو چییە ئانیا گیان تۆ دڵخۆشی کە ئەمڕۆ جامتا وەرگرتووە زۆر باشە پێشبینیەکەی چی لە ناو جامتاکەیە بێت ئەوەن جامتاکە خۆی نییە ها شتیکەی تایە زانی نەتکردوێتەوە جارێ ئەی پێکەوە بیکەینەوە سەیرێکی بکەین دەی باشە فەرموو چونکەم پێشت بینیومە ئانیا گیان شتی ئەوە جوانی تایە یەک دەقا زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد دەستخۆشی دەکەین مامۆستا زەردەست باش فەرموو لە دابەشکردنی چەند جامتایە ئەوە دەفتەر دەی پیرۆزتان بێت دیهاوڕێکانی شت هەموو ئەو شتە جوانانەی تایە زانی دەی باشە جانەکەمی ئێتۆ مامۆستا زوهرە لەگەڵ هاوڕێکانت دوایی جانتاکە بەرنەوە بەشاوە بە پاک و تەمیزیش ڕاگرە باشە گیانەکەم باسم کرد ئەمڕۆ پرۆسەی دابەشکردنی ئەو پێداویستیانەی کە ئێمە لە ماوەی ڕابردوو لە دەستگای میدیایی ڤار بۆ قوتابخانەکانی قەزای چۆمچۆماڵمان دابین کرد ئیتر ئەمڕۆ پرۆسەی دابەشکردنەکە دەست پێیەکە و ئێستا لە یەکێک لەو مەکتەبانەی قەزای چۆمچۆماڵ دابەشکردنی ئەو جامتا و قەرتاسیە و پێداویستیانە دەستی پێ